حەوت لایەنی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا شەپۆلی نوێی سەرکۆتکردن لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران مەحکوم دەکەن و داوا لە خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناوەندە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤ و کوردانی دیاسپۆرا دەکەن بۆ لە قاودانی شەپۆلی نوێی سەرکۆتکردنی ڕێژیمی ئێران هەنگاو بە هاوێن و دەنگی ئەو خەڵکی ناوخۆ بن. دەقی ڕادەیاندراوەکە ڕاگەیاندی هاوبەش لەبارەی شەپۆلی نوێی سەرکۆت لە ئێران و کوردستان بۆ ڕای گشتی جیهانی لەگەڵ ڕاگەیاندنی ئاگربەست لە شەڕی 12 ڕۆژە ئێران و ئیسرائیل شەپۆلێکی نوێی سەرکۆت لە دەستبەسەرکردن، ڕاودونان و ئێدام لە کوردستان و لە سەرانسەری ئێران لەلایەن ڕێژیمی کۆماری ئیسلامیەوە دەستی پێکردووە. ناوەندە ئەمنیەتیەکانیش بە هەڵبەستنی تۆمەتی ناڕەوا و پەروەندەسازی بۆ زیندانیانی سیاسی و هەروەها پێداچوونەوە بە یاسای سێخوڕی لە پارلەمان و دەستگای قەزایی ڕێژیمدا دۆخێکی مەترسیداریان بۆ بەندکراوانی سیاسی ڕەخنەگەرانی حکوومەت خەڵقاندەوە. ڕاپۆرتەکانیش دەری دەخەن کە هەتا ئێستا ژمارەی دەست بەسەرکراوان لە 1000 کەس تێپەڕیوە و ئێدامی زیندانیانی سیاسی بەردەوام و ڕۆ لە هەڵکەشانە. هەرچەند ڕۆژ لەوە پێش ئیدریس عالی، ئازاد شۆجاعی و ڕەسوول ئەحمەد، سێ کۆڵبەری کورد کە تۆمەتی بیبەنەمای هاوکاری ئیسرائیلیان دەرابووە پاڵ، ئێدام کران و هەر ئێستاش یانی چەند بەندکراوەی دیکەی کوردی خەلکی بۆکان کە 3 ساڵ پێش ئێستا لە بەزوتنەوەی ژن، ژیان، ئازادیدا دەستبەسەر کران و حوکمی ئیعدامیان بەسەردا سەپاوە لە مەترسیدایە. کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی دەسەڵاتدارەتی خۆیدا هەر کات لە شەرێکی دەرەکی یان پۆسێکی نێودەوڵەتی شکستی خوارد بێ، تۆڵە لە بەزوتنەوەی مافخوازی خەلک لە نێوخۆی وڵات کردووەتەوە. و ئێستاش دەیەوێت تۆڵەی شکستەکانی لە شەری ئیسرائیل لە کۆمەڵگەی مەدەنی بەزوتنەوەی مافخوازی گەلانی ئێران و زیندانیانی بیدیفاع بکاتەوە. بێگومان بێت و کۆماری ئیسلامی هەست بە گۆشار و کاردانەوەیەکی بەهێزی نێوخۆیی و دەرەکی نەکا. دوور نییە کارەساتی کۆمەڵکۆژی زیندانیانی سیاسی لە زیندانەکانی ئێراندا دووپات بێتەوە، وەک چۆن ساڵی 1367 دوای ملدانی ڕێژیم بۆ ئاگربەست لەگەل عێراق دوای 8 ساڵ شەری بی ئاکام لەگەل ئەو وڵاتە، هەزاران زیندانیانی سیاسی لە نێوخۆی وڵاتدا کوشتن. ئێمە ڤێرای دەربڕینی ئەوپەرای نیگەرانی خۆمان لە مەر ئەو مەترسیانەی هەرەشە لە هەڵسووڕاوانی سیاسی و مەدەنی و بەتایبەت لە گیانی زیندانیانی سیاسی دەکەن. داوا لە خاتوو مایساتوو ڕێپۆرتێری تایبەتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ کاروباری مرۆڤی لە ئێران، ناوەندێ نێناوتەوەییەکانی داکۆکی لە مافی مرۆڤ، هەموو خەڵکی ئازادی خوازی جیهان دەکەین بە هەر شێوەیەک کە دەتوانن دژی ئەم سیاسەتەی نامرۆڤانەیە دەنگ هەلبرن و ڕێگە نەدەن کۆماری ئیسلامی بەم شێوەیە بێپەروا بکەوێتە گیانی تێکۆشەرانێک کە هیچ تاوانێکیان جگە لە مافی ویستی، ئازادی خوازی و خەبات بۆ باشترکردنی دۆخی ژیانیان و مافی سیاسی مەدەنی و نەتەوایەتیەکانیان نەبووە. داوا لە هیزب و ڕێکخراوە سیاسی ئێرانیەکان، ڕێکخراوەکان ئێرانیانی ئازادی خواز و کوردانی تاراوە دەکەن کە بە کۆدەنگی و بە ئاکسیۆن و کۆبوونەوەکانی خۆیان دەنگی ناڕەزایەتی و بێزاری خۆیان بەرامبەر بە ئەو سیاسەتە سەرکۆتگەرانێ بەرز بکەنەوە. بێگومان هەستی هاوسۆزی و پشتیوانی لە زیندانیانی سیاسی لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێراندا زۆر بەهێزە و ئەو ناڕەزایەتیە جیهانیە ڕێخۆشکەر دەبێ بۆ هەرەکەتی سەرتاسەری و کوردستانی لە داهاتوودا و گۆڕوەتین بەخشینەوە بە بزوتنەوە ناڕەزایەتیەکان لە وڵاتدا. هیزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی شۆڕشگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران، کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی، هیزبی کۆمۆنیستی ئێران، پارتی ئازادی کوردستان پاک، پارتی ژیانی ئازادی کوردستان، پەژاک سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە 9 ژوویە 2025 میلادی.